بۆ ئەوی ببنە خاوەنی $10 چناڵێکی نوێتان پێدەناسێنم کە تەنیا یاری PlayStation 5 و Xbox Series بڵاو دەکاتەوە تا یاریەکانی ئەو دوو کۆنسۆڵە بە کواڵیتی نوێ بڵاو دەکاتەوە. چناڵەکە بە ناوی ڕۆچا گەیمسە. ئەوە چناڵەکەیە هەفتەی داهاتوو $2 دەکاتە دیاری لە بۆ ئەوی خۆشەویست بە تایبەتی ئەو کەسانێک کە لایک دەکەن و کۆمنت دەکەن لەسەر ڤیدیۆی کە من دام ناو لە دیسکریپشن وەروەها لە کۆمنت بڕۆن پشتگیری بکەن ببنە خاوەنی $10 لینکەکەی لە دیسکریپشن دادەنێم وەروەها لە کۆمنتی ئەو ڤیدیۆش دووبارەی دەکەمەوە. گەیمەرانی کوردستان وعدم پێدابوون هەمڕۆژ ڤیدیۆ جیاوازمان هەمین نزیکی 2 هەفتەیە هەمڕۆژ ڤیدیۆمان هەیە وەزەوە سپاسی پشتگیریەکانتان دەکەم وەکو وتم دەمەوێت یوتیوب گەرم بکەمەوە و دەستشمان پێکردی هیوادارم سەیری ڤیدیۆەکان بکەن بە لایک پشتگیری لە ڤیدیۆەکان بکەن. گەورەترین یاری کە لە هەفتەیە بڵاو کرایەوە یاری سەینتس ڕۆ بوو بەڵام بەداخەوە ئەو یاریە سەرکەوتنێ بەرز نەهینە کە چاوەڕوانی دەکرد و نمرێکی زۆر خراپشی بەرزی نەبڕاستی 63 هەیە لە 100 کە یەکێکە لە نمرە خراپەکان هەریەک وەری بگری دەڵێن یاریەکە زۆر دووبارەیە گەیمپڵەیەکەی مودعی نییە چیرۆکەکەی زۆر خراپە وەروە کارکتەرەکان گرنجیان پێ نەدرایە زیاتر بە کارتونێک دەچی لەوەی بە یاریی ئەنیمەیشنی کارتونی بچی قسەکان تێدەگەن ینی کارکتەرەکان زۆر بە کارتونی دەچن ینی بۆعدیان نییە لە قسەکانی کە نووسرایە بێمانایە زۆربەی کات و خۆی بە جددی وەرناگری لە زۆربەی وەختەکان کە لە پێویستە یاریەکە کۆمیدیش ببڕە خۆی بە جددی وەگریان دەکشێت یارێکی خراپە مایکڕن ئەگەر هاتە سە گەیم پاسی یان PlayStation Plus تاقی بکەن. Destroy All Humans 2 Probed بابەتەیە دووبارە بڵاو دەکرێتەوە هەرچەندە یاری کات خۆی هەبوو بەشی دۆین بەڵام ئێستا ڕیماستەر کرایە ریمیک نکرێتنیا ڕیماستەرە کواڵیتی بەرزکایەوە بەڵام کواڵتەکەی زۆر جوانە من بەش یەکەم کرد لە چناڵیش هەیە ڤیدیۆیەک مەستری کردیە بەشی دومیشی لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بزانین چۆن دەبێت و گەورەترین یاریش کە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە یاخود جمعی داهاتوو بڵاو دەکرێتەوە کە ئەو ڕۆژمعە و ڤیدیۆ ڕیکۆرد دەکەم تاژە خێستایمەوەی دەنگم بڕگیز عاجە دومچام زۆر بەخەوەی دەچی بەڵام پێویستە ڤیدیۆ بکەین ئۆکەی پێویستم ڕۆژە ڤیدیۆ بکەین یاری The Last of Us Part 1 ئەو یاریە دوو سەریە بەشێکمان دڵمان پێی خۆشە لە بەروی The Last of Us خۆشمان دەوێت بەشەشمان دەڵێن ئەو یاری گرانە $70 لە بۆ یاریش ریمیک بەڕاستی منیش پێم گرانە بەڵام لە هەمان کاتیشدا The Last of Us ینی کەمان man Last of Us یەکێکە لە باشترین یاریەکانە مێژوودا و گرافیکێکی زۆر جوان کە دەڵێن ریمیک کردەوە حەزم لێ نەیکڕم ئەس حەزم لێ بیکڕم بزانم چ دەبێ ئەنگۆ دەڵێن ئەنگۆ دەیکڕن نایکڕن لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن و The Last of Us TV شۆیەکە زنجیرەکە یەکەم تیزەری لێ بڵاو کرێەوە هەرچەندە من ناتوانم دیمەنەکان بە ڤیدیۆی پیشاندان لە بەرکۆپراتی بەڵام وێنان دەگوێنێتان نیشان دەدەم کە واو زۆر جوانە واو قسەکان وەکو یاریەکەیە واو پێدرۆ پاسکال لەگە بێڵە ڕامزی زۆر بە ناوازەی ڕۆڵی ئێلی و جۆڵی دەگێڕن زۆر چاوەڕوانێ و زنجیرێم لە هەفتەیدا یعنی لە هەفتەیدا سوکرا ساری داهاتوو بڵاو ئۆکەی بینە سەر PlayStation Showcase دەنگوێکی دیکەی گەورە بڵاو کرایەوە دەڵێن لە سەرەتای مانجی 9 هاوشێوەی هەموو ساڵەکانی ڕابردوو کە ئەوە ئێستا لە مەجای دەنگۆی نمایە لە بەروی هەموو ساڵی PlayStation لە مانجی 9 کۆنفرانس دەکە کۆنفرانسی PlayStation دەبینین و چەند یاریێکی نوێش ئاشا دەکرێت بەڵام زیاتر فۆکسەکە دەخرێتە سەر دوو شت ئەوی یاری سپایدەرمانی 2 لەگەڵ PlayStation VR 2 سۆنی لە هەفتەی ڕایگەیاند کە PlayStation VR 2 لە سەرەتای 2023 بڵاو دەکرێتەوە تۆ فەرمیە وێنەیەکیان بڵاو کردەوە بەڵام چاوەکوێستە بە ڤیدیۆ ئەو هێدسێتەمان نەبینیوە و هەروەها پێویستیشە لە کۆنفرانسێکی یانی تۆزەکە باز بکەی بڕە گەورەیکەن شتەکەی دەگا بە سار سوڕی باس دەکەن تەنیا بوێنە بڕسم بە بڵۆگ پۆست کۆنفرانسی PlayStation چیکێدا دەبیستێدا نەبی نازانم بەڵام دەڵێن چەند شتێکی تێدا دەبی یەک لەوانە دەنگۆیە بێگومانەوە قسەی فەرمینیە دەڵێن سانتا مۆنیکا جگە لە گارەڤاری بە بەشتەش کە بەشداری دەکات قسەوەیە وەنی نازانم کەی ئەو تەنیا دەنگۆیە پێشتان دەڵێم و بێگەر شتەکە ڕوویدا زۆر سوپرایز نبینم مامرێنەوە سانتا مۆنیکا دیگارەڤار تاستاونە بۆ چێ ڕاتودی ئیشەکەی سانتا مۆنیکا خەریکی یاریشی دیکەیە لەوانێت تەنیا تیزەرێکی لێ بڵاوکردنەوە زۆربەی کۆمپانیەکانی PlayStation مەشغوڵی یاریەکی نوێنە لەبەرەوەی تازەستیان پێکردیە بۆیش ئەوانە یاری زۆر نبینین تەنیا تیزەر و گەیمپڵەی نبینین زۆر بەڵام تیزەر ببینین لەگەڵ سینەماتی کۆشتانە بەڵام تەنیارێکیشیە کە 100% دەیان بینین مایلز مۆرالسە بێگومان لەوانەیە وەڵڤەڕین ببینین Helldivers 2 کە لە هەفتەی ڕابردوو لیکرا زۆر شت هەیە دەیبینین ئینشاءالله واکەی ئەنجام یان سەرەتای مانجی نوێیە یان تا 12 مانجی نوێیە لەو وەختانە ئەنجام ئۆکەی باسی نرخی PlayStation 5 بکەین لەبەر چ گرام بووە وەلە چێ گرام لە چەند وڵاتێکی جیهان گرام بە تایبەتیش ئەوروپا ئەمریکا لەگەڵ ژاپۆنە لەگە یەک دوو وڵاتی دیکەی ئاسیایەوە تا شەرق لەوسەد ئەمەی ناگرتەوە وەکو ڕۆژڵاتی ناوەڕاست لێرە
گران نەبووە ئەرسەنە بەخۆی سۆنی هەلێرە هەنیە بەڵام لە دووبەی گران نەبووە هۆکاری گرانبوونەکەشی بۆ چەند شتێکی دەگەڕێتەوە هەر شتێکی خراپە بڵێ لەگەرتانم یعنی شتێکی خراپە بێمانەیە ئێمانە نییە بەڵام شتێکی خراپە کە سۆنی قورسایەکەی دەخاتە سەر شانی گەیمەران لە دو گرانکردنی نرخی یاریەکان لە بۆ $70 لە گرانکردنی نرخی پلەیستیشن 5 هەرچەندە گرانکردنەکە زۆر پەیوەندی بە سۆنیەوە نییە زیاتر پەیوەندی بە یۆڕۆ هەیە لەوانە زەوەتان بزانم کەوا نرخی یۆڕۆی دابەزیە لە بۆ خوار $100 ینی خوار دۆلاری ئەمریکی مەسەرەن $1 99 سنت یۆڕۆیە شت لە بابەت هەیە پاوەندی بەریتانی تۆزێک دابەزیە بەڵام باوەندەکە کەمتر دابەزیە لە جیهان تووشی شتێک بووە پێی دەوترێت ئیکۆنۆمیک ئینڤایرۆنمنت ئینفلیشن یعنی چەو قسەیە یعنی پارە بێقیمەت بووە پارە زیاتر بووە وەکو کاغەز بەڵام قیمەتی لێدەستدایە ئەوە وای کردین نەکتەنیا مەسەرەن سۆنی وەکو هەموو کۆمپانیەکانی دیکە هەموو شتێکی گران بکەن بۆ نمونە کۆمپانیای فەیسبوک هێدسێتی ئۆکیولەسی $100 گران کرد ئۆتۆمبیلەکان تای ئۆتۆمبیلەکانی جیهان نرخیان بەرز بوویتەوە لەبەر دابەزینی نرخی درا و وەکو بڵێ قیمەت لە دەستدانی قیمەت بەڵام هەندێک کۆمپانیاشەیەکەوە دەڵێن ئەو بارگرانی ناخینە سەر بەکارهێنانی خۆمان بە خۆمان ئەو زەربەیە لە خۆمان دەدەین بەڵام سۆنی جیم ڕایان سەرۆکی ینی SI سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمەنت بەشی پلەیستیشنی ئەو قورسای خستە سەرشانی گەیمەران هەرچەندە زیادبوونەکەی وەکو پاوەند زۆر زیاد نەبووە ینی 20 پاوەندە سەری لە بەریتانیای کە فەرقەکی واناکە بۆ کەسانی وێندەر و بەڵام لە ئەوروپای $50 گرانتر بووە ینی €50 گرانتر بووە کە دەکاتە $39 تقریبان لە هەندێک وڵاتی دیکەش $39 $50 بەسەر کەتیە بەڵام لە ئەمریکای هەروەکو خۆتی لە شەرق لەوسەر لە دووبەی ئەوانەوە خۆتی بۆیە فێڵتانێ نەکەن لە بازار بڵێن سعی پلەیستیشن 5 گران بووە وەکو خۆتی ئەگەر ئی دووبەی بی ئی ئەمریکی بی وەکو خۆتی بەڵام یابانیەکە ئەویش $50 گرانتر بووە زۆر شتێکی مهم نییە گەورە نییە بەڵام لە دنیای گەورە کریالۆ لە بەرەوەی پلەیستیشنە بەناوبانگە ئیدیکاتەکە نرخی بەرز تۆ گەیمەران یان ناخۆشە ئەکید ناخۆشە بەڵام تێبگەن لەوەی هەموو کۆمپانیایەک وایە بەڵام کۆمپانیایەک دەڵێ نرخی کۆنسۆڵەکانم گران ناکەم ئەویش چیە بگومانی ئەکسبۆکسە یاخود مایکرۆسۆفتە مایکرۆسۆفت دەڵێ ئێمە دەتوانین لە حاڵەتی ئێستا ناڵێ لە داهاتوو گرانی ناکەین دەڵێ لە حاڵەتی ئێستا دەتوانین هەرچەندە دەڵێ مەسەلەن زیانیان بەردەکەوی لەو ڕووداوە گەورانەی لە جیهان لە دراوی و لە درا و لە جیهان ڕوودەدا بەڵام نرخی کۆنسۆڵەکانمان گران ناکەین هەر وەکو خۆی دەیهێڵینەوە ئەویش $20 فەرقە لەگە پلەیستیشنی لە بەریتانیای و $50 فەرقە لەگە پلەیستیشنی لە ئەوروپای لە یابان و ئەوانەش وەکو خۆی دەبینێتەوە یعنی دەڵێ جارێ بۆ حاڵەتی ئێستا وەکو خۆی دەیهێڵینەوە نرخەکانمان کە هەر $500 لە بۆ Xbox Series X وەروەها $300 لە بۆ Xbox Series S Microsoft عافیە لە بۆت سۆنی پێویستە بەخۆی دابستەوە بەڕاستی ئەوە دووەم سۆنی پێویستە بەخۆی دابستەوە ئەوە چەندەم جارە سۆنی غڕی گۆ دەکەی بینە سەر God of War Ragnarokی پێشەوەی بێمە سەر Gamescom کە تۆنە یاری عرض کرا God of War Ragnarok دواداخرێ دەرهێنەر یاریەکەی وەڵامەشی داینەوە هەرچەندە وەڵامەکەی مطمئینە لە بۆ زۆربمان بەڵام لە هەمان کاتیش دەزانین چۆن جواب داتەوە کۆڕی بارلۆگ لە نوێترین لێدوانی خۆی لە بەسە یاری God of War Ragnarok کە گەیمەران دووبارە داوای دەکەنەوە کاکە شتێکی نوێمان پێ بێت God of War Ragnarok ناکرێت بە تو بە یەک ترێلەر و یەک دیمەنی سینەماتیکی یاریەکە بڵاوکەنەوە پێویستە گەیمپڵەی بینی ستایلۆفڵی بین ئەژا گوتی کاکە سەبرتان هەبی ئۆکەی سەبرتان هەبی دوای لایەن پرسی وتیان کاکە یاریەکە دەڵێن دوا دەخرێت وێ یاخود لەوانەیە بە هەفتە دوا بخرێ وەکو بەشێک لە یاریەکان کە مەسەرەن 1-2 هەفتە دەخرێ بۆ منە گۆڵم نای چەند هەفتێک داخرا کۆڕی بارلۆگ وتی نەخێر بە هەفتەش دوا ناخرێ یاریە لە کاتی خۆی لە ڕۆژی خۆی بڵاو دەکرێتەوە دوای لایەن پرسی بۆچی یاریەکە نەبووتە گۆڵد لەبەر کۆڕی بارلۆگ بە شتێک جوابی داوتی لەبەر ئەوەی کەوە شتە کارێکی زۆرمان مایە و هەوڵ دەدەین دوا نەخرێ بە دوو لایەن جوابی دایتەوە هەوڵ دەدەین دوا نەخرێ کارێکی زۆرمان مایە و دواش ناخرێ گەیمەران مێشیان دەست دەدەن کۆڕی بارلۆگ سانتا مۆنیکا پلەیستیشن لۆ لە گەیمەرانی خۆتان دەکەن ئەگەر بڵاو دەکرێتەوە گەیم پلەیەک لە بۆ بڵاوکەنەوە برین ئۆکەی 100% بڵاو دەبتەوە ئەگە بڵاو نابتەوە دەخری بری کاکە ئەگەری دواخرانی هەیە ولی ئێستاوە هیوامە زۆر بەرز نەکەینەوە و بێ کاتە تەمانجی 11 ڕیم ئاردی کەیتەوە ئینشاڵڵە دوا ناخرێم زانیاری نوێ زیاتر سەستانین لە هەفتەی فیۆریەک بڵاو کریا لە ئینتەرنێت کە سەرنجی ڕاکێشان و حەز دەکەم هاوبەشی بکەم بە ئێوە سپۆیل و شت نییە بەڵام فیۆریەکە یاخود بیردۆزەیەکی زۆر جوانە سەیاری بەش یەکەمی یاری گارۆڤواری
ئەبیش ئەوەیە چێ بۆ جاری دووەم هۆڕنەکەی لێدا هۆڕنە گەورەکەی لێدا و بانجی مارە گەورەکەی کرد بۆ جاری یەکەم دەزانینکەوە جاریەکەم نایانی یەکەم جار کە بینیمان چێ کردی مەمیر کردی کە بانجی سەرپنتەکەی دەکات بەڵام بۆ جارەکەی دیکە کاتەکە ئەیتریێز نەخۆشە و مارەکەش دێت چوە مارە تەنیا لە ڕێگەی هۆڕنەکەی و بانگ دەکرێت بە یەکێک هۆڕنەکە لێرەدا و کریتۆس جێلیە کە هۆڕنەکە لێ دەدرێت چییە ئەو کەسێک ئەو کارەی کردیەوە تاوە کوێستان نازانین و یاریەکەش باز نەکرایەوە پەرەپێدەرەکانیش باسییان نەکرێت زۆر خەڵک دایان و باڵدورە بەڵام دەرهێنەر یاریکوتی باڵدور نەبووە فیۆریەک هەیە دەڵێن ئەو کەسەی کە هۆڕنەکە لێدا پێویستە جایەنت بین یاخود زیرەک وەکو مەمیری لە زمانەکەیوان تێبگەر لەبەروی ئەو مارە گەورەیە لەبەرەوەی کوڕی لۆکیە لە داهاتوو و کوردتە کوڕی لۆکی کاتە بەشەکی جایەنتە زەبەلەحەکانە وە زمانی جایەن تێدەگات و تاکە کەس کە لە جیهان مایە 100 جایەنتە یەک مرۆڤە ئەویش لە یاریە نوێیەکەی گارۆڤە ڕاگنەڕۆکی لە ترۆیلەکەی لە ئاخیرەکەی دەیبینین ئەویش کچێکە بە ناوی ئەنگر بۆدا ناوەکەی لێور دەکەم بە هەڵ دەخین مێشتە فێرنەوەی وە چۆن پرۆناوز دەکرێت ئەنگر بۆدایان کە دەڵێن جایەنتە لەداتە خێزانی لۆکی ئەوشتانە بەڵام لە یاریەکەی دەستکاری ئەو چیرۆکە دەکرێت بێگومان یانێک خۆی ڕوونەداتن دەڵێن ئەو هۆڕنەکەی لێدایان بۆ ئەوەی ئەیتریێس و کریتۆسی بپارێزی بەڵام هۆکارەکەی لەبەر لەیدایە ئەشتاش نازانین تەنیا دڵێنەوەی ئەو لیدا لەبەرەوەی تاکە کەس بتوانین لێداتن مەمیرە و لە پاش مەمیریش دەبی جایەنت بێ جایانتیش نییە لە جیهان نمایە هەموو مردینە تەنیا کەسمایە ئەوش ئەنگەر بۆدا لەگەڵ ئەیتریێسی بیکمان سو ئەیتریێس شلەی نەدا بکات ئەنگەر بۆدا لیدەیە ئەوێزا بیردۆزەکە سەرنجاکێشە بەڵام بیردۆزی ئێوەم دێ ئێوە بۆ سوونتان سەر بابەت بینە سەر گەیمز کۆمی هاوڕێن کۆنفرانسێکی زەبەلە هەنجام درا تۆنێک هەواڵ زۆر خەڵک بێ هیوا بوون یانی تۆ بەدڵیان نەبوو کۆنفرانسەکە بەڵام من وەک خۆم یەکجار زۆر بەدڵم بوو و زۆشتی سەرنجاکێشی لێ ئاشکراکە یانی تۆ پێویست ناکە سەری گەیمز کۆم کێ برێ دەمێ گارۆڤە ڕاگنەڕۆشتێدا بینم لەو جۆرانە نییە بەڵام یاری جیاوازی نازداری تێدا بە هەر هەمووی باس بکەین یاخود گەورەکان باس بکەین گەورەترینیان دێت ئایلند و هەفتەی ڕابردوو باسمان کردەوە هەگوتمان ئەو یاریە هەفتەی داهاتوو باس دەکرێت و بزەبچ باس کرێت دەنگۆیەکان ڕاست دەرچوون چەند تڕێدەشی بڵاوکرێتەوە گەیم پڵی بڵاوکرێتەوە سینەماتیکی بڵاوکرێتەوە دەڵێن یاریەکە ئۆپن ڕۆڵدەچی لە شاری لۆسانجلسیە لە ناوبردنی زۆمبیەکانە و ڤایرۆسی زۆمبیەکان بەو کارکتەرانەی کەتیە بەکەباندا کارکتەری کەتیکەوە تۆ کۆنتترۆلیان دەکەی وە لە ڕێگەی ڤایرۆسەوە نەبووینە زۆمبی بەڵکو ئینهانز بووینە بەهێز بووینە توان شەڕی پێ بکەن شەڕەکەی زۆر سەرنجاکێش دیارە زۆر نازدار دیارە یاریە بەڕاستی زۆر حەز دەکەم تاقیکەمەوە لە ستایلە کۆمیدیا زۆمبیەکەی خۆی مایتەوەکو دێت ئایلند یەکی و هەندێک لە ڕۆژنامە نووسان لە گەیمز کۆم توانیان یاریەکە هەر تاقیکەنەوە پریبیڵۆکی ئەنجام بدەن و وتیان بەڕاستی سەرنجاکێشە و سەرسامی کردین بۆش یاریەکە بڕگارە لە مانجی 2023 لەسەر تاوی کۆنسڵەکان بڵاو بکرێتەوە ئەو یاریەی سەرنجی هەمووی ڕاکێشە بەڵام یەک کێشە هەیە و کارکتەرە سەرنجەکە نازانم کوڕیان کچە ئێستا زیات باس دەکەم یاری لایز ئۆف پیە بەخۆی لایز ئۆف پینۆکیۆیە لەبەرەوەی ئەوە پینۆکیۆیە ئەو کارکتەرە ئەوە یاریەکەش لە جیهانی پینۆکیۆیە پینۆکیۆ ژەگە نایناسی ئەو کوڕە جادوویەیە کەەوە لاشەی لە دارە یاخود دەڵێ بووکەڵەیە بەڵام دەبێتە مرۆڤێکی ڕاستەقینە ئەگە درۆژ بکە لوتی درێژ دەبێن جیانش زۆر سەرنجاکێشی هەیە پینۆکیۆ بەڕاستی بەڵام ئەو یاریە لە شێوازی بڵەتبۆڕنی دروستکرایە وەکو گەیمپڵەی وەکو چیرۆک بەڵام چیرۆکەش هە پینۆکیۆی وەکوتم و پەیوەندی بە درۆیەکانی پینۆکیۆ هەیە لە بەرەی پنیۆکیۆ ئەگە درۆی بکە لوتی درێژ دەبێت زۆر سەرنجاکێش دیارە خەڵکەکی زۆر پەم درایە لە بەرەی بڵەتبۆڕن بەشی دووەمی باوەڕ ناکەین قەت دروست بکرێ بەڵام ئەو یاریمان هەیە کە زۆر بە بڵەتبۆڕنیەتی وەکو هەیکەلی شوێنەکان و ستایلەکەی و سەدەکانی کە تێیدایە بە بڵەتبۆڕنیەتی وەروای یاریێکی قورسش دیارە سۆنزلایکە بەڵام ئەو کارکتەر ستەرچێکە مەمزانی ئافرەتە بەڵام دوای کەزانی پینۆکیۆ بەخۆی کوڕە و بابیشی پێی دەڵێ مای بۆی کوڕە بەڵام شکلی بە کچان دەچێت ئەوە جەماعەتی LGBT ئەوشتە قوڕانە یانی ژنا نازانەوە شکلی بە کوڕان دەچی بە کچان دەچی ئەوشتانە تێناگەم بەڵام یاری شەنجاکێش دیارەوە لەسەر گەیم پاسی بەڵ تۆ ساڵی داهاتوو لە ستای کۆنسڵەکانی تۆش بەردەست دەبێت بەشی دووەم یاری Lords of the Fallen بڵاوکرایەوە Lords of the Fallen یەکێکە لە یاری سەرنجاکێشەکان بەڵام لە کوردستان زۆر بەناوبانگ نییە خۆی بەناوی Lord of the Fallen بەشی دوێن برێن بەناوی چییە؟
The Lord of the Fallen تەنیا ذێکیان زیاد کردی ئافرین بزانمە زەوەزەتان کو دەبی لە کاتی ڕێکلامکردن خەڵک دەرێنەوە بەشی یەکەم یا بەشی دووەمە بەدەی پێوەیە بەشی دووەمی بەڕاستی دیمەنەکەی سەرنجاشێش دیارە سندە سیجیە سینەماتیکە بەڵام جوان دیارە سیجیش بێ هەر جوانە بەش یەکەمی ئەگەر نەتان کردیە بڕۆن سەیری بکەن لە یوتیوبی گەیمپڵەیەکی جوانە کامێرەکە سێمە ئاکشنە یعنی کە ئەو سینەماتیکەم دید وەم نوەم زانی ئەو یاریێکی ئاکشنی RPG بەو شێوازی MMO ئەوانەیە استراتیژیە بەڵام تەماشام کرد نەخێوانی ئاکشنی RPG کامێرەکە سێمە زۆر سەرنجاشێش دیارە ئینشاڵڵا بەشی دووەمیشی بۆ شێوازە ناوازە دەبی لە ترۆیەرەکان دیارە بەڵام ئەو یاریەی سەرنجی هەمومای ڕاکشە Atlas Fallen Atlas Fallen دەڵێن لە شێوەی Horizon Forbidden Westە لەگەڵ تێکەڵەیەک لە گارڤاری 2018 وەکو گەیمپڵێ وەکو جیهان زۆر سەرنجاشی دیارەوە بیابانێکی جوان دیارە تۆزە چیش کورتیش لە گەیمپڵێ یاریەکەی پێشتر بڵاوکرابەوە کامێرەکە سێمە ئەکشن RPGە چیرۆکەش سەرنجاشی هەیە و فۆکس ئینترتێنمنت بڵاوی دەکاتەوە ساڵی داهاتوو The Outlast Trials ترسناکترینی هەریەکە پێم تەواو ناکرێتن لەبەرەوەی ئەمە کابراایەکەم زۆر کەیفم بە یاری ترسناک دێ بەڵام ناتانم بیکەم لەبەرەوەی ترسنۆکم Outlast Trial زۆر ترسناک دیارەوە لەوانەیەم پێم تەواو نەکری و لەوانەیەشی پێشم نەکرێ سەو ئەو یاریە زۆر خۆش دیارە بەڵام ناتان بیکەم Scars Above سەرنجی ڕاکێشام وەکو خۆم لەبەر ئەوەی ئەو یاری خیال زانستیە و باسی هاتنی بوون کەشتێک دەکات لە سەر هەساری زەوی بەڵام ناتوانێت ڕوبەڕووی کەشتێکە بیوە بەڵام مرۆڤایەتی تۆ دەنێرنە ئەو هەسارەی ئەو کەشتی دیاتە تاکو نینیەکە ناشا بکەیت بۆ دەڵێن یاریشی زۆر زۆر قورسە لە هەڵهێنانی مەتەڵ پێت ناڵێ مەتەڵەکان چۆن هەڵدێنی تەنیا لەبێ خۆت بڕۆی ئاشەوی توانم بڵێم یا هاوشێوی ئێڵدن ڕینگە لە هەڵێنانی مەتەڵ کە ئەویش پێت ناڵێ کە دەبی چۆن بڕۆی چۆن نەڕۆی لەما کاتشتە نیشانەیەکت هەیە لەوان شتە بابەتێبی Scars Above زۆر جوان دیارە ساڵی داهاتوو یاریەک هاتیە بەناوی Everywhere لەلایەن یەکێک لە بەڕێوەبەرەکانی پێشووی کۆمپانیا ڕۆکستار دروست دەکرێت بەناوی Everywhere بەڵام تێنەگەیشتین کەس تێنەگەیشتی یعنی تەنان پەرەپێدەرەکانی قسانە سەر یاریەکە کەس تێنەگەیشت ئەو یاریەت چییە لەبەرەوەی کۆمەڵە گەیمپڵەیەکیاندانە هەر هەمووی جیاواز بوو یعنی یەکەشیان ناو شاری بوو شارێکی پڕووناچی هۆشتانە بوو یەکە لە ناو سەحرای و سایت بە سیار ڕاشتنە یەکەشیان سکەیتکردنە یەکەچیان چینڕۆکە یعنی چیە یعنی ئەوان هەموو یەک گەمەیە یان هەمووی لە ناو یەک گەمەی هەیە یان چەند گەمەی جیاواز یان NFT و درا ئەلکترۆنی شتە قۆڕانەیە بزەبت نازانین زۆریشم خیندەوە لە ئۆنلاین کەس تێنەگەیشتە و یاریە بزەبت کە کونیە لەبەرەوەی هیچ یاریەک ناتوانانی ئەو هەمەشتە لێک کاتدا بەتەواوی ئەنجام بدە ئەو کورتانی نازان Dune Awaken یاخود Awakening زۆر دڵمان پێخۆش بوو یارێکی دوونمان هەیە فیلمی دوونی پارساڵ خڵات کۆمەڵە خڵاتە چۆسکاری بن تڕۆکەی نازدارە Dune Awakening دڵمان پێخۆش بوو کە تڕۆلی لە سینەماتیکیە سەرنجات شەکەمانی وەروا وەڕمەکەمان بینی ئەو کرمە گەورەکەی لەناو سەحرایەکەی هەیە کە زۆر سەبەلاحەوە هەر شتێک بەناو سەحرایدا بڕوە قوتی دەدا قەبارەی لە گەورەیە و دەدانەکانی زۆر گەورەیە بەڵام ئەو کرمە یعنی زۆر گچکەشە بەحساب بەڵام ئەوە زۆر سەبەلاح بووە بەڵام دوایە کە زانیمان یاریەکە بە شێوازی RPG MMOە گەیمەراوتیان تا هەفتامان ئینترێستمان لەدەست داوت ئەمە یاری MMO ئەو تڕێرە سینەماتیشێت جوانە لۆ MMO ئەوە مشکلەکەیە خۆ تەبیعیە یاری MMO زۆر خەڵکی حەزی لێ بەڵام پێویستە لە بیدایەتەوە بە خەڵکی لە یاری MMO نەک لە ئاخرەکەی پێیان برێکە MMO لەبەرەوە کەسانی کە حەزیان لە MMO نییە دوشتکاو دەبن Hogwarts Legacy تڕێرەشینە لە بۆ بڵاو کراوە و یاریەکەش دواخرێ لە بۆ مانجی 2023 کە مانجی دوو باوەڕ ناکەم کەسمان مەجای هیچمان هەبی لەبەری پڕیاریە لە ئێستاوە کەپسە Hogwarts Legacy سەرنجاشێش دیارە تڕێرەکەش زۆر جوانە و بێگومان تاقی دەکەینەوە وەروە بێگومان ڕیڤیو لە بۆ دەکەین دوای چەندین هەفتە لە دەنگۆی جیاواز New Tales from Borderlands ئاشکراکرا بەشی ڕابردووی نیوتیانی لە ستایلی تێڵتێڵی بۆردەرلاندی دەڵێن یارێکی زۆر نازدار بووە بەڵامەوە بەشە گەیمەران دوودڵن لێ لەبەرەوەی دەڵێن زۆر باش دیار نییە و چیرۆکەشی زۆر سەرنجاکێش دیار نییە ئەوەش ساڵدا کەلیستۆ پرۆتۆکۆل گەیمپڵێ چونێ بڵاو کردەوە و شتێکی بڵاو کردەوە خۆتانی خۆش بکەی ناوێ بەڵام شێش ترسناک دانێک غەردەی کەسە بکەیت دەمری و لە هەموو یاهرێکی ئەوە هەیە کە بەناو ئاوەکەیدا دەڕۆی ریسکانەیە وەشتەکەی دە سۆ ڕێگە پێکەوی دەمری سەرزاشیە گەیمپڵی ینی ئۆڤەرویوە بە شێوازەکە گەیمپڵی لێڤڵ دیزایانی جیاوازتدا سە کلیستۆ پرۆتۆکۆل ئەکید لە ڕۆژ یەکەم منەوە یاریە دەکەم هیچ ئەولارەتیدانە لە بۆ خۆم لەوە یوتیوبینە بەڵام ڕیڤیو دەکەنە بۆ گۆثەم نایتس ڕۆیەش لە بۆ خراپەکارەکانی خۆی لەناو شاری گۆثەم بڵاو کردەوە
هارلی کوینی تێدا زۆر بە جوانی نیشانی دەدەن دەڵێن یەکە لە بۆس فایتەکانی یاریەکە وە پەنگوینی تێدا تەنیا بە وێنەیەک پەنگوینی نیشاندا پێم وابی پەنگوین لەگەڵ کۆرت ئۆف ئاول ئەوانە خراپەکاری گەورە و سەرەکی یاریەکە دەبن چەندین خراپەکاری دیکەی تێدا بێگومان بەڵام ئەوەی زۆر گرینگە ئەوەیەکەوە ئایا جۆکەر لەو یاری هەیە خودنە هێشتا نازانێت Where Winds Meet یارێکی زۆر سەرنجڕاکێکی نوێ گرافیکێکی جوانی هەیە یاخود ئارت دیزاینێکی جوانی هەیە ئەوش ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە Goat Simulator 3 کە بەشی دوێمی نییە یەکسەر بەشی سێەم گەیم پلەیش نوێیان لە بەبڵاو کردەوە کەوا سەرنجڕاکێشە لەبەرەوەی تێکدان و کوشتن و بڕین و تەرتیبات و شتەکە Goat Simulatorە سەو خۆش دیارە یاری زنجیرە فیلمێک هەیە بە ناوی Killer Clowns from Outer Space کاتی خۆی بەڵام من نەمبینیوە ئێستا کرایتە یاریەک بە ناوی Killer Clowns from Outer Space کە یاریەکە ئەیسیمتریکە واتە 3 بەرامبەر 4 بەرامبەر 3 بەو شێوازەیە تۆ دەبیان لایەنی خراپەکە بژێری وەکو کلااونەکان مهڕیزەکان کە دایانێ بەشەرەکان بکوژن یا وەکو مرۆڤەکان کە دەستیان ڕابکەن ئاوشێ یاری Friday the 13th the Game یاخود زۆربەی یاری ترسناکان کە دەکرێنە یاری ئۆنلاین ئەو یارەتەوە مەڵتیپلەیەرە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە های ئۆنلاین گەیمپلەیشیان لە بەبڵاو کردەوە کە زۆر سەرنجڕاکێش نەبوو گەیمپلەی کە نازانم لۆ ئەو شوێنیان دانا کە بۆس فایتێک بوون قسەکان سەرنجڕاکێش بوون بەڵام شوێنەکە زۆر شوێنێکی بۆڕنگ و بێزارکەر بوو لەوانە لە یاریەکەی معنایەکی جوانتر بدە بەڵام گەیمپلەی دایاننا ئەم لەو یاریم زۆر خۆش دێ لێستا ینی زۆر چاوەڕان لەبەر ڕێک مۆرتیە بەڵام لێرە Under the Wave Quantum Dream ئەو یاری دروست دەکا و پەیوەندی بە ژێر ئاوەوە هەیە Quantum Dream دروستکەری دیترۆیت بکەم هیمونی یعنی وایە تو ئیشی لە بابەتی دەکەم Sonic Frontiers ترەیلەرشونێ لە بەبڵاو کرێەوە گەیمپلەی نوێ ڕەنگی نوێ جیهانەکە تۆزە قەرەباڵکتر دیارە لەبەرەوەی پێشترێ وتمان زۆرمان بەدڵ نەبووە Sonic Frontiers بەداخەوە ڕۆژێک پێش دەچوونی گارۆڤار ڕاگنەڕۆکی بڵاو دەکرێتەوە کە 11 گارۆڤار 9 بڵاو دەکرێتەوە سێگا لەبەر چە بەڕزدی سەرنجڕاکێشایمە Sonic Frontiers هەست دەکەم بیکەم بەڵام ڕۆژێک پێش گارۆڤاری وای لەبەر چە خۆشەویستان چاتان ماز دەکەم زۆر سپاس بۆ پشتگیریەکانتان وەکو دەزانن هەموو ڕۆژ ڤیدیۆ جیاوازمان هەیە تکا دەکەم ڕۆژانە سەردانی شناڵ بکەن و ڤیدیۆیەکان ببینن یاخود پشتگیریان لێ بکەن بۆ ئەوی یوتیوبەکە گەرمتر بکەینەوە وەکو جاران و ڕۆژانەش بەبەتی سەرنجڕاکێش بڵاو دەکەم حەز دەکەن لە ڤیدیۆ لە چ بابەتە بکەم بیرۆکەم پێ بدەن لە کۆمنت بینووسن ئینشاڵڵا دایان خوێندمەوە لەبەرەوەی بەشێکی زۆر لە ڤیدیۆکانی ئەو هەفتەی ڕابردوو لەسەر داخوازی ئەوەی خۆشەویست بوو بیرۆکەم بۆ بنووسن ئینشاڵڵا ڤیدیۆیان لەسەر دەکەم ئەوتان ماز دەکەم تا ڤیدیۆشی دیکە خواتان لەگەڵ